ئەمڕۆ هەموو مامەڵەکانی تەواوەکە مۆڵەتی شۆفێرگەی وەرەگرێت و ئەڕاتەوە. بڕیارێکی نوێ بۆ پێدانی مۆڵەت بە هاوڵاتیان دەرچووە لە بەڕێبەرایەتی گشتی هاتشۆی هەرێمەوە کە لەمە دوو هاوڵاتیان دەتوانن بە یەک مۆڵەتی شۆفێری چەند جۆرێکی ئۆتۆمبیل لێ بخڕن. من هاتوومەتە بەڕێبەرایەتی هاتشۆی سلێمانی بۆ لای بەرپرسی بەشی مۆڵەت عەقەید حەیدەر مەحموود سڵاوە لێبێ. ئەم بڕیارەت چییە؟ چه جۆرێکی مۆڵەت دەگرێتەوە ئۆتۆمبیلایان چین کەشمولەکە؟ بەخێر بێن سەرچاوان. هەڵبەتە گۆڕانکاریەکی کەم هاتووە لە دەرهێنان و پێدانی مۆڵەت شۆفێریە. ئێمە زیاتر پێش ئێستا مۆڵەتی ئەی و بی و سیەکانمان هەیە لەگەڵ دی و لەگەڵ تیە. هەڵبەتە زیاترەوەی کە گۆڕانکاری بەسەر هاتووە لەسەر بیەکەیە. بیەکە واتە خۆمان پێڵێن پێشتی پێمانە خصوصیەکە کە توانی سیارەی تایبەتی خۆی پێ لێ بخڕێت لەگەڵ پیکابی تاکو دەبڵا. بەڵام لە ئێستا خۆشبەختانە ڕێنمایەکە هەموار کراوەتەوە بە قازانجی هاوڵاتی ئەتوانێت پیکابێکی با بڵێن کیاکان لێ بخڕێ هەتا 3 تۆن کێشەی نابێ لەگەڵ لێخوڕینی ئامێرەکان واتە کشتتوکاڵشمان هەیە لەگە بیناسازی بۆ بیناسازیەکە ئەگەر ئۆتۆمبیلێکە لە 6 کیلۆمتر خێرایەکە زیاتر نەبێ ئەتوانێت پێی لێ بخڕێت بە ئیجازەی بۆ مەڵەتی شۆفێری بیەکەی و کشتتوکاڵشمان بە هەیە کە پێڵێن خۆمان پێڵێن تی لەم سیستەما ئەتوانێت لە 40 کیلۆمتر زیاتر نەبێ خێرایەکەی ئەتوانێت پێ لێ بخڕێ. هۆکاری ئەم گۆڕانکاریە چی بوو؟ ئەمە تا چەندی ئاسانکاری بۆ هاوڵاتیانەکە؟ ئێمە پێشتر جیاوازیەکە بوو لە بینی پارێزگاکانە. ئێمە بۆ هەولێر ئێمە بۆ ئەوان لەگەڵ ئێمە جیاوازیە بوو. ئێستا ڕێخستنی با بڵێن ڕێخستنی یەک سیستەمە لە ژێر چاودێری بەڕێبەرایەتی گشتی هاتشۆی هەرێما. بۆ نمونە ئەگەر مۆڵەتێکی بی پێ بێ کەسێک ئەتوانێت لەمە دووە بارهەڵگریش بە هەمان شێوەکو دووتەنی لێ بخڕێ. ئەگە کەسێک پاسی پێبێت مینی پاس بێ یا پاسی دیکە بێ ئەمە گۆڕانکاری بەسەر ناتوە؟ بۆ دی واتە بۆ پاسەکان بەرنامەی داهاتوومان هەیە. ئەوش لە جێبەجێکردندا ئیشەڵا داهاتوێکی زۆر نزیکە ئەوانش ئیشان بۆ کرێ. تایبەت بە نووسینگەکان کاتژمێرەکانی خوێندنی وانەکانی پراکتیشی و تیۆری ئەمە گۆڕانکاری بەسەر هاتووە بەسەر نرخەکانیش گۆڕانکاری هاتووە. ئەو گۆڕانکاریانە چین؟ ئەم گۆڕانکاریانە هەڵبەتە پێش ئێستا ئێمە وانەمان هەبوو وانەی خوێندنی نووسینگەکان تایبەت بە نووسینگەکان 35 دقە بوو. ئێستا بۆ بە کاتژمێرێکی لێخوڕین واتە ئێستا 6 دقەی یعنی کەسێک کە فێرخوازێک پێشتر 35 دقەیە کرد بە گوێرەی ئەم سیستەمە تازە ئەبێ 6 دقە لێ بخڕێتە یەک کاتژمێر. ئەو کاتەکە 35 خولەک بوو نرخەکەی چۆن بوو؟ ئێستا نرخەکەی چۆنە؟ ئەو کاتە تەمان بە 13000 بوو بە تایبەت. ئێستا بۆ بە 20000 بۆ تایبەت. هەڵبەتە ئەم ڕێنمە ئەم سیعرە بۆ ساڵی 25 بێ. بۆ بە تەنیا 25 لەبەرەوەی لەوانەیە نازانم من ئەوە زارە دەری کردو زیاتر لەوانەیە گۆڕانکاریەکە بێ لە سیعرەکانە کەم بکرێتەوە شتێکی ئاوها. لەمەی ڕابردووە گلەیەکی زۆر لەسەر بەشی مۆڵەت هەبوو کە قەرەباڵغێکی زۆری هەبوو. ئەم لۆ دوو قەرەباڵغێ لێسەدا چارەسەر بووە؟ زۆریش تاو کۆتاییمان پێناوە. ئێستا هەوڵاتی چۆن ئەتوانێت بێت سەرە بنووسێت واتە چۆن سەردانی بەشی مۆڵەت بکە؟ هیچ سەرنووسینێکی تیان نەماوە. ئێستا یەتە خوارەوە با بڵێن لای عریزنووسەکان فۆرمێک پڕکاتەوە یەتە لای ئێمە هیچ ڕۆژێک مانەوەمان نەماوە. پێش ئێستا هەڵبەتە مانگی 1 و 2 زیاتر مانگی 1 بە زۆری لەبەری بایکۆت بوو مانگی 12 ئەو لۆدەی گەڕایە بۆ مانگی 1 لە مانگی 1 هەمڕۆژە کەماینەوە توانیمان ئەو لۆدە یعنی هەر هەمووی سەرجەمی کۆتاییمان پێناوە. ئێستا هیچ لۆدێکمان لەسەر نییە ڕۆژانەوە تا هەموو هاوڵاتیەک ئەمڕۆ کە هاتووە ئەمڕۆ هەموو مامەڵەکانی تەواوەکە مۆڵەتی شۆفێرگەی وەرەگرێت و ئەڕاتەوە. واتە بە ڕۆژێکە سەردانی بەڕێبەرایەتی شۆ بکە مۆڵەتەکەی تەواوەکە 100% بەڵێ. زۆر سپاس بۆ بەڕێستان بەرپرسی بەشی مۆڵەت. بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەمە تایبەتە بە بابەتی ئەو مۆڵەتی کە گۆڕانکاری بەسەر هاتووە کە لە جۆری بێت لەمە دووە ئەو هەڵگرانی ئەم جۆرە مۆڵەتە دەتوانن چەند جۆرێکی ئۆتۆمبیل لێ بخڕن.